ئەگەرچی ڕێوڕسمەکانی نەورۆزی ئەم ساڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە گڕوتینێکی زۆرەوە بەڕێوەچوو، بەڵام بۆ هاوڵاتیان بەبێ تێچووش نەبوو. پێش بەڕێوەچوون و دوای بەڕێوەچوونی ڕێوڕسمەکان ژمارەیەک هاوڵاتی دەست بەسەرکران لە هەندێک شوێن و بەتایبەت لە سنە، شنۆ، پیرانشار و مەریوان ڕێگە نەدرا خەڵک وەکو جاران ئاگری نەورۆز بکەنەوە. باڵپەڕی هەنگاو بۆ پرسەکانی مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئاشکرای کردووە تاکو ئێستا ناسنامەی نزیکەی 30 کەسیان لایەکە لەو 4 ڕۆژەی نەورۆزدا دەست بەسەر کراون. زۆربەی دەست بەسەرکراوانیش هیشاری سنەن. بەپێی ئامارەکانی ئەو ماڵپەڕە 21 کەس لە سنە، 3 کەس لە سەڵماس، 3 کەس لە پیرانشار و کەسێکیش لە مەریوان دەست بەسەرکراون. لە نێو دەست بەسەرکراوان کەسێکی تەمەن 70 ساڵی و مێر منداڵێکی 14 ساڵیش هەبووە کە دواتر ئازاد کراون. هاوکات هەڕەشە لە گۆرانی بێژە دیارەکانیش کراوە نابێ بەشداری لەو ڕێوڕسمانەدا بکەن کە بە شێوەی خۆڕسک لەلایەن خەڵکەوە ڕێک دەخرێن. عادڵ نادری یەکێک لە گۆرانی بێژە دیارەکانی شاری سنە بۆ ماوەیەک دەست بەسەرکراوە و دوای ئەوەی پێی وتراوە نابێت لە ڕێوەڕسمەکاندا گۆرانی بڵێت ئازاد کراوە. ئەمساڵ پێشوەختە لایەنە حکومیەکان داوایان لە خەڵک کرد بوو تەنیا دەتوانن بەشداری لەو ڕێوڕسمانەی نەورۆز بکەن کە لایەنە فەرمیەکان بەڕێوە دەچن. بەشێکی زۆریان لە نێو هۆڵە داخراوەکاندا بووە. بەڵام هاوڵاتیان لە زۆربەی گوند و شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی خۆڕسک ئاگری نەورۆزیان کردەوە و ڕێوڕسمی نەورۆزیان بە گڕوتین و بەشداریەکی زۆری خەڵکەوە بەڕێوە برد.